سڵاوتان لێ بە بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام لە هەر کوێیەگەن جوانترین سڵاوی ئێمەتان پێشکەش بێ. من ڕیاز کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم مەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواستان پێشکەش دەکەم و ساڵ ڕۆژی دامەزرانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەکەمە تەوەری ئەمڕۆی بەرنامەکەم. 3 نۆڤەمبەر 3 هەموو ساڵێ ساڵوەگەڕی دامەزراندنی یەکێک لە ڕێکخراوە بەرجەستە و کاریگەر و چالاکەکانی سەرگۆڕەپانی بزافی خوێندکاری و قوتابیانی ئێمە یەکەویش ڕێکخراوی قوتابیانی کوردستانە کە جێپەنجە و کاریگەریەکی بەرچاوی دیارە بە لە خزمەتکردنی قوتابیانی کوردستاندا. 15 ساڵ لەمەوبەر لە 3 نۆڤەمبەری 2003 ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە یەکێکە لە ڕێکخراوە کاریگەرەکان هاتە دامەزراندن و لەو چاوە هەتاوەکو ئێستا توانیوێتی کاریگەریەکی بەرچاو خزمەتێکی بەرجەستە و فرل وەکوڵێ بێبەرامبەر بە چینی خوێندکاران و قوتابیان بکات لە هەرێمی کوردستان. ڕێکخراوی قوتابیانی کوردستان لەگەڵ ئەو کەمی ئیمکانیات و نەبوونی مادەی کە ڕێکخراوەکە پێوە دەناڵێن و لەگەڵ ئەوەی کە حیزبەکانی دەسەڵات ڕێکخراوەکانی حیزبی دەسەڵات بربەست و لەمپەری گەورە لە بەردەم ئیش و کار و چالاکیەکانی ئەم ڕێکخراوەدا دروستەکەن، بەڵام توانیوێتی هاوشانی تەواوی ڕێکخراوی حیزبە گەورەکان ئەگەر لەوان لە پێشتر نەبێت، لەوان خزمەتکارتر نەبوو بێ بە چینی خوێندکاران و قوتابیان ئەوە هیچی کەمتر نەبووە. بۆیە جێی خۆیەتی ئێمە لێرەوە پیرۆزبایی و ماندوو نەبوونێکی زۆر ئاراستەی یەک بە یەکی ئەندام و لایەنگرانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بکەین و پێیان بڵێن کە لەسەر ساحەی کوردستان توانیویانە کاریگەریەکی بەرجەستە و جێپەنجەی خۆیان جێبکەنەوە و دیاری بکەن. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە تەواوی کار و چالاکیەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەکەین. ڕێکخراوی قوتابیانی کوردستان چۆن توانیوێتی هاوشانی ڕێکخراوەکانی تر خزمەت بە چینی قوتابیان بکات لە هەرێمی کوردستان. کامانن ئەو کێشە و گیرروگرفتانەی کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەکو خزمەتکاری قوتابیان توانیوێتی چارەسەریان بکە و ڕێگە چارەی وەکوڵێ ئاسانیان بۆ بدۆزێتەوە. لە داهاتوودا ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەنیازە چی بکات، چه خزمەتێک چه پلانێکی هەیە بۆ قوتابیان. ئەو کێشە و گیرروگرفتانی کە تا ئێستا بە هەڵبژێراوی و بە چارەسەر نەکراوی ماونەتەوە، ڕێکخراوی قوتابیانی کوردستان تا چەند توانیوێتی کاریان بۆ بکە و هەوڵی چارەسەرکردنیان بدە. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز خات و ستارە یاسین بەرپرسی بەشی ڕۆشنبیری و ڕاگەاندنی ناوەندی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانم کردووە. خات و ستارە زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس کاکرا، سپاس بۆ میوانداریەکەتان. پیرۆزبایەکی گەرمتان ئاراستە دەکەم لە جەنابەت و تەواوی بەرپرس و ئەندامانی ناوەند و تەواوی ئەندام و لایەنگرانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە بۆنەی 15هەمین ساڵیادی دامەزرانی ڕێکخراوەکەتانەوە. زۆر سپاس کاکرێز، سپاس بۆم دەرفەتی کەناڵی ئاسمانی پەیام. ئەمڕۆ 3 یادی دامەزراندن و ڕاگەاندنی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە. لێرەوە مەوێ زۆر بەگەرمی پیرۆزبایی لە سەرجەم ئەندامانی ئەم ڕێکخراوە بکەم، هەر لە سکرتێرەوە هەتا ئەگاتە ئەنداملقێک، ئەندامانی سکرتاریەت، ئەندامانی دەستی بەڕێوەبردن، ئەندامانی ناوەندەکان و دەستی بەڕێوەبردننی ناوەندەکان و بەرپرسی لقەکان و هەر کەسێک ڕۆژی لە ڕۆژان لەم ڕێکخراوەیە هیلاک بوو بێ. لە دوای ئەوە پیرۆزبایی ساڵیادی دامەزراندن و ڕاگەاندنی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە سەرجەم خوێندکاران و قوتابیانی هەرێمی کوردستانەکەم کە ئەم ڕێکخراوە تایبەتە بەوان و ماڵی ئەمانە. چیت هەیە لە ساڵیادی دامەزرانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە بیڵێ؟ ساڵیادی دامەزراندن و ڕاگەاندنی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە جگە لە پیرۆزبایی پێم خۆشە ئەوە بڵێم ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەکو ئامانجی هەمیشەیی خۆی ئامادەیە لە هەموو کاتێکە لە هەر شوێنێکا کە لە توانای ئەوە هەبێ بەبێ جیاوازی ڕەگەز و بیر و بۆچوون و ئایدیا و نەژاد لە خزمەتی خوێندکاران و قوتابیان هەبێ، هەرچیەک لە دەسەڵاتی ئێمەیە هەبێت و لە توانای ئێمەیە هەبێ بە هەموو شێوەیەک لە خزمەتی قوتابیانەی. وەکو لە پێشەکەکە ئاماژەم پێکرد ڕێکخراوی قوتابیانی کوردستان لەگەڵ نەبوونی ئیمکانیات و موچە و وەکوڵێ مادە توانیوێتی، پێم خۆش ئەمە لە زاری جەنابتەوە، تا چەند توانیوێتی لەگەڵ ئەو هەموو بربەست و دژایەتیکردنێ و دەستگیرکردنی ئەندامانی وەکوڵێ نەهێشتن وەکوڵێ ڕێنەدان بە کار و چالاکیەکانی چۆن توانیوێتی هاوشانی ڕێکخراوی حیزبە دەسەڵاتدارەکان
ئەویش بوونی خۆی بسەپێنێ و بوونی خۆی بسەلمێنێ و وەکۆڵی خزمەت بە قوتابیان بکە. ڕێکخراوی قوتابیانی کوردستان یەکێکە لەو ڕێکخراوانەی کە سەر بە ئەحزابی دەسەڵات نییە، بەڵام تاکە شتێک کە شانازی پێوەکە بریتە لە بوونی ئەو سامانە مرۆیی کە لە بەردەستایەتی ڕاستە ئێمە کەم و کورتیمان هەیە لە ڕووی مادیەوە، کەم و کورتیمان هەیە لە ڕووی ئەو مەجاالەی کە بۆمان ئەڕەخسێنرێت لە ناو ناوەندەکانی خوێندنان کە ناوەندی ئیشکردنی ئێمەیە، بەڵام سوپاس بۆ خوای گەورە لەسەر تاسەری کوردستانە ئێمە سەرچاوەیەکی مرۆیی گەورەمان هەیە، ئەویش کە ئەندام خۆشەویستەکانی ناوەندەکانی ئەم ڕێکخراون لە شار و شارۆچکەکانە کە لێبڕاوانە و ماندوونە ناسانە لە هەر شوێنێکە پێویست بەبێ چاوەڕوانیکردن دەسەبەن بۆ خزمەتکردنی چینی خوێندکار. کەواتە توانیوێتی هاوشانی ڕێکخراوی حیزب دەسەڵاتدارەکان ئەتوانم بڵێم ئێمە یەکێکی لەو ڕێکخراوانەی کە سەرڕایبوونی گرفتی مادی، سەرڕایبوونی گرفتی مۆڵەت و مەجال پێدان و دەرفەت بۆکردنەوە توانیومانە زیاتر لەو ڕێکخراوانەی کە سەر بە ئەحزابی دەسەڵاتن ڕۆڵمان هەبێ لە ناو ناوەندەکانی خوێندنی شاکە ئێمە زۆر ڕێگریمان لەیەکرێ لە دەرەوەی ناوەندەکانی خوێندن بە هەموو شێوەیەک لە خزمەتی خوێندکارانە بووین لە ڕێگەی ئەو پرۆژانەی کە ساڵانە ئێمە ئەنجامی ئەدەین بەپێی پێویستی لە ناوەندەکانە بەپێی ئەو شوێنە جوگرافی کە پێویستە هەتا توانیمانە کارمان بۆ خوێندکار کردو. ئێمە شتێک شانازی پێوەکەین بریتە لە پرۆژەی ڕێگەی زانکۆ کە ساڵانە خوێندکارانی دەرچووی ئامادەی سوودمەند دەبن لەم پرۆژەیە. بۆ نمونە پرۆژەیە لە 4 قۆناغ پێگە. قۆناغی یەکەمی ڕێنماییکردنی خوێندکارە لەو کاتێکە لە پۆلی 12 و خۆی ئامادەکە بۆ تاقیکردنەوەکان. قۆناغی دوای ئەوە ئامادەکردنی خوێندکارە بۆ زانکۆ لە ڕێی ڕێنماییکردن و سیمینار و کۆڕ و وەرکشۆپەکانمانەوە. قۆناغێکی تری ئەم پرۆژەی ڕێگای زانکۆ بریتە لە هاوکاریکردن و ڕێنماییکردنی خوێندکار لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین و چالاکبوونی سیستەمی فۆرمی زانکۆڵین کە خوێندکار خۆمانەزانین لەم حاڵەتەیە لەم کاتەیە تووشی حاڵەتێکی دەرونی ناجێگیر ئەبێ، تووشی سەر لە شێواوی ئەبێت، پێویستی بە ڕێنماییکردنە، پێویستی بە هاوکاریە، پێویستی بە ڕێنیشاندانی دەرونی و ئەکادیمیە بۆ داخڵبوون بە قۆناغێکی تازەی خوێندن کە زانکۆیە. قۆناغی دوای ئەوە قۆناغی هاوکاریکردنی خوێندکار و ڕێنماییکردن و دەستبارگیرێتی لە ناو زانکۆ لە ناو پەیمانگاکانە. ئەمانە و هزار پرۆژەی لەم شێوازەی ترکە ئێمە بە درێژایی ئەم 15 ساڵەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان توانیومانە سوپاس بۆ خوای گەورە زیاد لە ئەو ڕێکخراوانەی کە لە بواری خوێندکاری و قوتابیانە ئیشەکەن، بەڵام باگراوندێکی حیزبیان هەیە و سەربەدەسەڵاتن توانیمانە لەوان زیاتر دەربکەین و خزمەتی خوێندکاران بکەین بە شاهێدی خوێندکاران. قوتابیان خۆیان چی ئەڵێن وەکو ئەڵێ ئەو شایەتێ چۆن یان چۆن لە کار و چالاکی و خزمەتەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەڕوانن؟ ئێمە سوپاس بۆ خوای گەورە هەست بەوەکەین کە خوێندکاران زۆر ئارام و ئاسوودەن کە دێن بەرەو پیری پرۆژەکانی ئێمە و لەناو پرۆژەکانی ئێمەیە کارەکەن لەناو ناوەندەکانی ئێمەیە خۆبەخشانە و بەبێ هیچ بەرامبەرێکی مادی جگە لەو بەرامبەرە معنەویەی ئەو نرخە معنەوی کە دەستیانەکەوێت لە ناسینی ئەو خەڵکی ئەوێ لەو پەروەردەیە کە لەوێ وەری ئەگرن. بەوە بۆمان دەرئەکەوێت کە سوپاس بۆ خوای گەورە قوتابیان زۆر ئاسوودەن لەگەڵ ئێمە بە هەموو شێوازێک ئامادەن لەگەڵمانە کار بکەن بەدەم پرۆژەکانمانەوە بێن بۆ پەڕی خۆشحاڵیەوە ڕوومان لێ ئەنێن بۆ سوودبینین لەم ڕێکخراوە و لە کار و چالاکیەکانی ئەم ڕێکخراوە. ئەمانە هەمووی سلمێنەری ئەوەن کە دڵسۆزی ڕێکخراوی قوتابیانی کوردستان شوێنی خۆی کردوتەوە لە ناو قوتابیان و لە ناو خوێندکارانە کە هەر کەسێک پێویستی بە هاوکاریە لەلای ئێمە ئەتوانێت ئەو پێداویستی خۆی دەستەبەر بکە. زۆر باشە. وە گەزانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان سەر بە یەکێک لە حیزبە ئیسلامیەکانی کوردستان خزمەتکردنی قوتابی ئێوە تا چەند توانیتان بەبێ جیاوازی بیکەن واتە هەر خوێندکاری هەڵگری ئایدۆلۆژیای ئیسلامی و حیزبی ئیسلامی و هەتا سەر و سیما و جلوبەرگی ئیسلامیش نەبێ ئێوە ئەم جیاوازیەتان کاڵ کردوتەوە هەوڵتان داوە کە خزمەتەکانتان وەکو باران بێ جیاوازی بۆ هەموو خەڵک بێ؟ ڕاستە ڕێکخراوی قوتابیانی کوردستان باگراوندێکی ئیسلامی هەیە و کۆمەڵی ئیسلامی پاڵپشتی ئەکا، بەڵام لە یاسای ناوخۆی و پەیڕێوی ناوخۆی ڕێکخراوەکەمانە هاتووە کە پێناسی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەکەڵێ ڕێکخراوی قوتابیان ڕێکخراوێکی قوتابی خوێندکاریە لە خزمەتی
لە هەموو کوردستانە هەڵی خزمەتکردن ئەیە منتوانم ئەوە بۆ بسەلمێنم بەوەی کە ئێستا وەرە ناو ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە کۆمەڵێک خەڵک ئەبینی لە کوڕان سێرەکەی ئیلتیزاماتی نییە یتە لای کچانەوە سێرەکەی کۆمەڵێک چی لێیە وەکو خۆمان ئەڵەی سەربۆش بەسەر نییە بەڵام لەگەڵ ئەوەشا زۆر گەرم و گورتر لە خەڵکە مولتەزیمەکە ئەوانی کە باگراوندێکی ئیسلامیان هەیە بەدەمکار و ئیشەوەیان زۆر لەوان دڵنیاترن لەوان خۆشحاڵترن ئەمانە هەمووی بەڵگەی ئەوەن کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئامادەیە خزمەتی هەموو چین و توێژێک بکە کە پێویستی بەم ڕێکخراوەیە بەبێ حسابکردن بۆ بیر و بۆ چوون و ئایدۆلۆژیا و ڕەگەز و ئاین پەروەردەکردنی تاک بنیادنانی تاکێکی هۆشیار تاکێکی خاوەن ئینتیما بۆ ئاین و بۆ نەتەوە بۆ نیشتیمان تاکێک کە خاوەنی بەها و ئەخلاقە پەسەندەکانی کۆمەڵگەی کوردەواری بێت تاکێکەوە کەلتور و عرف و عاداتی کۆمەڵگەکەی بپارێزێ تا چەند وەکۆڵێ ڕێکخراوی قوتابیانی کوردستان کاری لەسەرمە کردوواتە پەروەردە چ پێگە و ڕۆڵێکی هەیە لە ئەجێندا و کار و پەیڕۆ و پرۆگرام و بیرکردنەوە و داهاتوو دنیابینی ڕێکخراوی قوتابیانی کوردستاندا کاگڕێز پەروەردە لە دروشمی ئێمە ڕەنگی داوەتەوە لە ئامانجی ئێمە ڕەنگی داوەتەوە لە واقعی کارکردنی ئێمە شار ڕەنگی داوەتەوە ئێمە لەژێر دروشمی پەروەردە زانست نوێگەریە کار ئەەکەین پەروەردە یەکەم ئامانج و مەبەستی یەکەمین دروشمی ئێمە پەروەردەیە یەکەمین ئامانجی کارکردنیشمان پەروەردەیە ئەوەی کە ئێمە کاری بۆ ئەوکەین گرنگترین خاڵ و سەرەتایی ترین خاڵ بریتە لە پەروەردەکردنی کۆمەڵێک قوتابی لەسەر بنەما ڕاست و دروستەکانی ئیسلام و کوردەواری دوای ئەوە ئەم خەڵکە پێشکەشی کۆمەلگا بکەینەوانێ ئەوان لەناو کۆمەلگای بتوان خزمەت بکەنەوانە پەروەردەتان چۆنیە ئێوە بۆ من ئایا کۆڕ و سیمینارتان هەیە دەرس خوێندنتان هەیە یان بۆ چۆنی تاکێک پەروەردەکەن بەپێی میکانیزمەکانی پەروەردەکردمان جیاوازەوە کە بەڕێزت فەرموود لە ڕێگەی کۆڕ و سیمینارەوە هەمانە کە ئەمانە ئەنجامە درێ ساڵانە لە هەموو ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە وانەی هەفتانەمان هەیە وان هەفتانەکانمان سوپاس بۆ خی گەورە بەدەمەوە هاتنێکی باشی هەیە لەلایەن خەڵکەوە جگەلەوە ئەندامانی خۆمان دەورەی تایبەتیان هەیە سەبارەت بە پەروەردەکردنیان لەسەر بنەما ڕاست و دروستەکانی ئاینی ئیسلام لەسەر عورفە ڕاستەکانی کۆمەڵگەی کوردەواری بۆ پاراستنی ئەم کۆمەڵگایە لە هەموو کارێکی نەشیا و ئێمە هەوڵمان ناوە ئەندامانی خۆمان و هەموو ئەو کەسانی کە لەم ڕێکخراوەیە ڕۆژێک لە ڕۆژان سوودمەند بوون بتوانین پەروەردەیان بکەین ببنە یەکێک لە پارێزەرانی بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام و دابوونەریتە جوانەکانی کوردەواری ڕێکخراوی قوتابیانی کوردستان خاوەنی چەند لق و چەند ناوەندە بۆن لە ناحیە و پارێزگاکانی قەزا و ناحیەکانی کوردستان ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ژمارەیان 17 ناوەندە ئەم ناوەندانە لە کۆمەڵێک لق پێک بدێن بەپێی دابەشە بن بەسەر سنووری جوگرافی ئەو ناوچەیە و کاری ناوەندەکان خۆی لە دوو بەشە ئابینێتەوە کارکردن لە ئامادەیەکان و قوتابخانەکانە و کارکردن لە ناو زانکۆ و پەیمانگاکانە ئێمە لە هەندێک شاری وەکو سلێمانی و هەولێر ناوەندی زانکۆ پەیمانگامان هەیە بەجیا ناوەندی ئامادەیەکانیشمان هەیە بەجیا لەبەر فراوانی و زۆری قوتابخانە و زانکۆکان لەم شارانەیە ئەم ناوەندانەمان جیا کردوێتەوە و سوپاس بۆ خی گەورە لە ئێستاە ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستانە بە شێوازێکی بەرچاو لە ڕێگەی لقەکانیانەوە چالاکن و خەریکی چالاکین و لە ئێستاشا خەریکی چالاکیەکانی ساڵیادن. زۆر باشە. ئەوەندەی ئەوە کار لەسەر کێشە و نەهامەتیەکانی قوتابیانەکەن کامانن ئەو کێشە و گیر و گرفتانی کە تا ئێستاش قوتابی ئێمە بەدەستیەوە دەناڵێنێ و وەکوڵێ حکومە لایەنە پەیوەندیدارەکان ئاوڕێکی جددی بەلایەن و نادەنەوە ئێمە ڕێکخراوێکی تایبەتین بە چینی قوتابیان و خوێندکاران خۆشتەزانی یەکێک لە ئەرکی ڕێکخراوەکان بریتە لە بەدەمەوە هاتنی کێشە و گرفتی ئەو چینی کە بۆی دامەزراوە. بەداخەوە ئێمە لە کوردستانژین چینی قوتابیانیش بێبەش نین لەو گرفتانی کە ڕوو لە کوردستانەکە یاخود بەدەستی ئەنقەس دروست ئەکرێ ئێمە هەرچیمان بۆ بکرێ لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان لەگەڵ حکوومەتا بێ لەگەڵ دام و دەستگایەکی ترا بێ یەینە سەر خەت بۆ چارەسەرکردنی ئەم کێشە و گرفتانە بۆ نمونە لە ماوەی پێشوە کە خۆتان ئاگادارن خوێندکارانی دەرچووی پۆلی 12 لە کاتی وەرگرتنیان لە زانکۆ پەیمانگاکانە بەهۆی جیاوازی دەرەجەی خولی یەکەم و خولی دووەم
تووشی کێشە و تووشی ناڕەحەتێکی زۆر و نادادیەک بوونەوە ڕێکخراوی قوتابیانی کوردستان جگە لە هەوڵە تاکە کەسیەکانی خۆی لەگەڵ وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا داوای کرد لە ڕێکخراوە قوتابی خوێندکاریەکانی هەرێمی کوردستان کە کۆبوونەوەیەک ساس بکەن و قسە بکەن لەسەرم گیر و گرفتە و یادداشتێک حازر بکەن و بیدەنە وەزارەتی خوێندنی باڵا سوپاس بۆ لەسەر پێشنیاری ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ ڕێکخراوەکانی تریش بە دەمەوە هاتنیان هەبووە سوپاس بۆ خی گەورە لە دوای هەوڵ و ماندووبوونێکی زۆر توانرا جیاوازی نمرەی نێوان خولی یەکەم و خولی دووەم کەم بکرێتەوە وەڵامی ئەو سکاڵای ئەو خوێندکارانە بدرێتەوە کە لە بەشەکانی خۆیان ڕازینن و سکاڵایان پێشکەش کردووە و ئەو خوێندکارانەشی کە ناویان نەهاتوەتەوە زۆربەی زۆریان ناویان بگەڕێتەوە لە بەشێک کە شیاوە لەگەڵ دەرەجەکانی خۆیان ئەم کێشەیە و کۆمەڵێک کێشەی تریش بۆ نمونە ئەو کێشانی کە لە ناو زانکۆ پەیمانگاکانە هەن ئەو کێشانی کە ڕوبەڕووی خوێندکارە بێتەوە لە ڕووی داراییەوە ئێمە دەستگایەکمان هێنایی دەستگای واژەیە لە سکرتارێتی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە سەرپەرشتیاری ئەم دەستگایە کرێ بۆ هاوکاریکردنی خوێندکارانی کەم دەرامەت کە سوپاس بۆ خی گەورە ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە ئێستاە کۆمەڵێک خوێندکار هەن بە هاوکاری خێرخوازان سوکمن دەبن لە هاوکاری مادیەکانی ئەم دەستگایە. زۆر باشە. باسی ئەو کێشەیەمان کرد لە ماوەی ڕابردوودا قوتابیانی 12 ئامادەیی بەهۆی جیاوازی نمرەکانیان خولی یەکەم و دووەم ناڕزایەتیان دەربڕی. ئەو کێشەی ئێستا چارەسەر کراوەوە چۆنی چارەسەرتان بۆ کرێوەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان. ئەو کێشەیە لە دوای ئەوەی کە ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ناو ناوەندەکانە خەریکی پڕکردنەوەی فۆرم بووین بۆ خوێندکاران هەستمان بەوە کرد نەعەدالەتیەک هەیە هەستمان بەوە کرد کە خوێندکار ناڕازیە لەباری دەرونیەکی ناجێگیرە لە حاڵەت و زروفێکی زۆر ناخۆشایە کە ئەسیری کردوتە سەر ماڵەوەیان حتا ئێمە وامان لێ هاتبوو حاڵەتی وە هەبوو تەلەبەیە بوو تەلەفۆنی ئەکرد ئەیوت ئێمە چی بکەین ناومان نایەتەوانێ چۆن چارەسەرمان بۆ ئەکەن بە گریانەوە سکاڵا و شەکوای حاڵی خۆی ئەکرد لە پڕ دایکی مۆبایلەکەی لێوەر ئەگرێ ئەڵێ داوای لێبرد نەکەین ئێمە ئەوە هەفتەیەکە حاڵمان ئاوایە لە ماڵەوە بە بۆنەی ئەم تەلەبەیەوە ئەمە وای کرد لەوەی وای کرد کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەست بکات کە بەرپرسیارەتێکی لەسەر شانە بەرامبەر ئەم خوێندکارانە جگە لەوەی کە لە ڕێگەی پەیوەندیەکانی لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا و پەروەردەشەوە هەوڵی یاوە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە و بۆ پێدانی پێشنیار بە وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە و هەروەها گەیاندنی شەکوا و سکاڵای خوێندکاران بە لایەنی پەیوەندیدار جگەلەوە ڕێکخراوی قوتابیانی کوردستان پێشنیاری کرد بۆ ڕێکخراوە قوتابی خوێندکاریەکانی هەرێمی کوردستان کە کۆبوونەوەیەک بکرێ دانیشتنێک بکرێت کە باس و خواست بکرێت لەسەر ئەم کێشەیە و هەوڵ بدرێت چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە سوپاس بۆ خی گەورە لە شاری هەولێر ئەو دانیشتنە ئەنجام درا و ڕێکخراوەکانی تر بەدەمەوە هاتنێکی باشیان هەبوو یادداشتنامەیەک حازر کرا و درایە لایەنی پەیوەندیدار کە وەزارەتی خوێندنی باڵایە لە دوای ماوەیەکی کەم وەزارەتی خوێندنی باڵا بڵاوی کردەوە کە خوێندکاران ئەتوانن بۆ جاری دووەم سکاڵا بکەن و لەم سکاڵایانەیە بەشێکیان بۆ چالاک ئەکرێت کە بگونجێ لەگەڵ دەرەجەکەی خۆیانە ئێستا سوپاس بۆ خی گەورە ئەو کێشەیە بە جۆرێک لە جۆرەکان چارەسەر کراوە بەوەی کە قوتابیان ئەوانی کە پێشتر سکاڵیان کردو لە سکاڵای یەکەمە دەرەجەکەی خۆیان نەگونجاوە لەگەڵ ئەو بەشەیە بۆیان چاکراوە و ئەو خوێندکارانەشی کە ناویان نەهاتۆتەوە زۆربەی زۆریان وەرگیراون لەو شوێنانەی کە ئەگونجێ لەگەڵ دەرەجەکانی خۆیان لە ناو زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان ئێستا ئێمە لە ناو ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە لە خزمەت قوتابیانی ئەزیزین بۆ ڕێنماییکردنیان لە پەیوەندیکردن بۆ بەشانەی کە وەرگیراون. زۆر باشە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ماوەی ڕابردوودا چیتری کردووە کە شانازی پێوەکە کە وەکۆڵێ دیاری دەستێتی بۆ قوتابیانی کوردستان کامانن ئەو پرۆژە و خزمەتگوزاریانەی کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەرامبەر بە قوتابیان کردوویەتی و ئەنجامی داوە. یەکێک لەو شتانەی ڕێکخراوی قوتابیانی کوردستانی پێجیاکرێتەوە بریتە لە بوونی پرۆژەی بەردەوام و پرۆژەی نوێ یەکێک لەو پرۆژانەی کە ئێمەمانە بریتە لە پرۆژەی دۆستانی محەممەد ئەمە یەکێکە لە پرۆژەیەکی دێرینە کە ماوەی ئەگەرم ساڵ ڕابگەێنرێتەوە یانزەیەمی ساڵیادی یانزەیەمی ساڵی ڕاگەیاندنی ئەم پرۆژەیە کە ساڵانە لە یادی لە دایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕادەگەیەنرێ لەم پرۆژەیە ژیاننامەی پێغەمبەری خوا لە
شێوازی پرۆشەر بێ یاخود کۆڕ و سیمینار و بڵاوکراوە بێ ئەدرێ بە گوێی قوتابیان و خوێندکارانە جگەلەوە تاقیکردنەوەیەکی سەرتاسەری ئەنجام ئەدرێ خوێندکاران و قوتابیان و گەنج بە شێوازێکی گشتی بە پێ و مەرجانی کە دیاری کراوە ئەتوانن بەشدار بن لەم تاقیکردنەوەیە زۆربەی ساڵەکان تاقیکردنەوەکان لەسەر ژیاننامەی پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم لە دوای هاتنەوەی ئەنجامی ئەم تاقیکردنەوەیە خوێندکارانی یەکەم و دووەم و سێم و پلە سەرەتاییەکان خەڵات ئەکرێن بە خەڵاتی گەورە و ناوازە. یەکێکتر لەو پرۆژانی کە هەمانە پرۆژەی ڕێگەی زانکۆیە ئەوەی کە ئێستا باسم کرد تایبەتە بۆ قوتابیانی کە لە ئامادەییەوە دەڕۆنە قۆناغێکی تازەی خوێندن کە ئەویش زانکۆ و پەیمانگاکانە لە ڕێنماییکردنیان لە سازدانی خوڵ و وەرکشۆپ و سیمینارات بۆ پێدانی بەرچاوڕوونی سەبارەت بەم قۆناغە لە ئامادەکردنی قوتابی بۆ ئەم قۆناغە تازەیە لە هاوکاریکردنیان لە کاتی پڕکردنەوەی فۆرمەکانیان بۆ پێشکەشکردنی ئەو بەشی کە خۆیان پێویستیانەوە و هاوکاریکردنی خوێندکار لە قۆناغی سەرەتای زانکۆ و پەیمانگاکان کە چۆن خۆی بگونجێنێ لەگەڵ کەشی تازەی خوێندن ژینگەی تازەی خوێندن چۆنێتی پەیداکردنی هاوڕێ لەم ژینگە تازەیە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ مامۆستای زانکۆ چۆنێتی ئەتیکێتی قوتابی لە ناو هۆڵەکانی زانکۆیە چۆنێتی خۆگونجاندنی قوتابی لە ناو بەشە ناوخۆییەکانە چۆنێتی ئەوەی کە خوێندکار چۆن بتوانێت ئەم تەمەنە بقۆزێتەوانێت جگە لە خوێندنەکەی بتوانێت کۆمەڵە ئەزمموی تر بۆ منە لە کاری ڕێکخراوەیە لەو کاری کە پێیوەستە بە پسپۆرەکەی خۆیەوە بەدەستبێنێ. یەکێکی تر لەو پرۆژانی کە هەمانە بریتە لە خولی سەرکەوتن کە ئەمیش تایبەتە بە خوێندکارانی پۆلی 12 و پۆلی 9 پۆلە کۆتاکان کە خولێکی بەهێزکردنە خۆی ئەبینێتەوە لە 3 پاکێژ لە زۆربەی ناوەندەکانە. خولی یەکەمی لە هاوینە ئەوترێتەوە خولێکە تایبەتە بە بەهێزکردنی وانەکانی پۆلی 12 ئامادەیی لەلایەن مامۆستایانی شارەزاوە ئەوترێتەوە. خولی دووەم لە وەرزی زستانە و لە کاتی دەستپێکردنی دەوامی قوتابیانە کە لە ڕۆژی هەینی و ڕۆژە پشوەکانە ئەموانانە ئەوترێتەوە. لە کاتی نزیکبوونەوەی تاقیکردنەکانی کۆتایی پۆلی 12 خولێکی خێرای بەهێزکردنمان هەیە کە لە 15 بۆ 10 ڕۆژ یاخود 20 ڕۆژ منهەجی پۆلی 12 تەواو ئەکرێت و ئەدرێ بە خوێندکار و ئامادە ئەکرێ بۆ تاقیکردنەوە و زاریەکان. سوپاس بۆ خی گەورە لەو قوتابیانی کە بەشدارن لەم خولەیە توانیویانە نمرەی بەرز بەدەست بێن و ئێستا ئێمە لە ڕخرای قوتابیانی کوردستان شانازیان پێواکەین. یەکێکی تر لەو کار و چالاکیانی کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەیەی بریتە لە خولە هاوینەکان کە زیاتر تایبەتە بە خوێندکارانی سەرەتایی هەتا پۆلینۆ. ئێمە ساڵانە ئەم خولانەمان هەیە خولەکان خولی بەهێزکردنی وانەی ئینگلیزی و عەرەبین زمانی ئینگلیزی و عەرەبی جگەلەوە خولەکە وانەی پەروەردەییتیایە کە لە ژیاننامەی پێغەمبەر و ئاکاری ئیسلامیەکان و بیرروباوەڕی ئیسلامیە خۆی ئەبینێتەوە. سوپاس بۆ خی گەورە ئەم خولانە بەپێی ئەو سیقە و متمانەیە کە لە ساڵانی پێشووە تۆماریان کردەوە بەدەستیان هێناوە دایک و باوکانێکی زۆر ئامادەن کە مناڵەکانی خۆیان بسپێرن بە بەم ڕێکخراوە لەم خولانەیە پەروەردە بکرێن و پێ بگەێنرن. ئێمە ساڵانە لە دوای تەواوبوونی ئەم جۆرە خولە هاوینانە ئاهەنگی کۆتایی سازەدەین و بڕوانامە ئەبەخشین بۆ خوێندکار ئەزیزانی کە بەشدار بوون لەم خولانەیە و ئەو مامۆستایانەی کە ئەرکیان کێشا و ستافی بەڕێوەبردننی ئەم خولانە ئەمانە و کۆمەڵێکی تر لە کار و پرۆژە و چالاکی بەردەوام کە ئێمە هەمانە لە خزمەتی قوتابیانە چ لە ڕووی فکریەوە چ لە ڕووی ئاینیەوە لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی زانستیەوە هەتا لە ڕووی هونەریەوە ئێمە پرۆژەمان هەیە و هەمیشە لە خزمەتتان. پێم خۆشە گوێبیستی کۆتا قسە و سەرنجت بم لەبەرەوەی کە دەچینە لای میوانی دووەمی بەرنامەکەم. زۆر باشە. ئەمەوێت دووبارە پیرۆزبایی خۆم ئاراستە بکەمەوە بە تەواوی ئەو بەڕێزانی کە هیلاک بوون ڕۆژێک لە ڕۆژان لەم ناوەندەیە لە ناوەندەکانی ئەم ڕێکخراوەیە لە هەموو ئەو خوشک و برا ئازیزانی کە بە ئەمانەتەوە ئەم کاروانیان گەیاندە ئێمە و ئەو خوشک و برایانی کە خۆبەخشانە و بەبێ هیچ بەرامبەرێک ئەرکی کاری خۆبەخشیان ناوەتە سەرشانیان و هەموو ئەو قوتابیانی کە چاوی چاوەڕوانی و ئومێد و هیوایان
بەرامبەرە بەم ڕێکخراوە و هەروەها قوتابیان دڵنیاکەینەوە لە ساڵیادی ڕاگەیاندنی ڕێکخراوەکەمانە بە هەموو شێوازێک لە خزمەتتانین و ئەوەی بە ئێمە بکرێت چۆن پێشتر هێناومانە بەردەوامە بین لەسەری و زۆر سپاس بۆ کەناڵی ئاسمانی پێ زۆر سپاس بۆ بەڕێز خات و ستار یاسین بەرپرسی بەشی ڕۆژبیر و ڕاگەیاندنی ناوەندی ئیسلامی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە میوانی ئەمڕۆی بەرنامەی باسوخواز بوویت. سپاس دەکەم. بینەرانی بەڕێز و خۆشەویست دەچمە لای ناوبڕێک و پاشتر درێژە بە بەرنامەی باسوخواز دەدەم. بابەتی ئەم جارەی بەرنامەکە تایبەت دەکەین بە چاندنی گەنمەوە. دەربەدەم یەکەوە نزیکەی 40 تا 50 میلیم باران بارێ پەڵا ئەدات و گەنم ئەکرێت. کێڵانی یەکەمیان بە پێچەوانەی لێژی ئەرزەکەەوە بێ، کێڵانی دووەمشیان بەعکسی کێڵانی یەکەم بێ. دۆنمێت پێویستی بە 30 کیلۆ نایترۆجین هەیە، 20 کیلۆ فۆسفۆر هەیە کە بە شێوەی پێنجەم ئۆکسیدی فۆسفۆرە لەگەڵ پێویستی بە 10 کیلۆ پۆتاسیۆم هەیە. دوای ئەوەی کە گەنمەکە ئەدرونەوە ئەچین کێڵگەکانیان ئەسووتێنن کە تۆ ئەیسووتێنی ئەو زیندەوەرە بچووکانەی کە پیان ئەوترێ مایکرۆ ئۆرگانیزم ئەمانە لەناو ئەبەی کە ئەمانە خۆیان لە خۆیاندا بوونیان لە ئەرزەکە زۆر پێویستە پێنج زیاتر ئەو دەردەکشت و کاڵیانەیە کە تووشی گەنم ئەبن. ئەمن ئەو نەخۆشیانە هەندێکیان نەخۆشی کەڕووین، هەندێکیان نەخۆشی مێروین، هەندێکیشیان قرتێنەرەکانن. شێروو کە نەخۆشیەکی کەڕووی سەرەکیە تووشی گەنم ئەبێ لە وەرگرتنی گەنمە ئەگەر ڕێژەکەی هەتاکو لە سایەکیش بێ گەنمەکە ڕەفزەگرێ. بەرنامەی کشتیاری ئەم شەو کاتژمێر 7 بە کاتی هەولێر. بینەرانی بەڕێز دووبارە سڵاوتان لێبێت. دەچمە لای میوانی دووەمی بەرنامەکەم بەڕێز بیلال زەنگەڵ، ئەندامی سکرتاریەت و بەرپرسی ناوەندی ڕانیەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. کاک بیلال زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ ئێوە. وەک پێشتر لە ستارەخان پیرۆزباییەکی دووبارە پیرۆزبایی ساڵیادی دامەزانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە جەنابتون تەواوی ئەندامانی ڕێکخراوەکە دەکەم. زۆر سپاس. ئێمەش پیرۆزبایی خۆمان ئاراستەی سەرجەم قوتابی خوێندکاران دەکەین لە کوردستاندا ئینشاءڵڵا. جەنابتان بەرپرسی ناوەندی ڕانیە و ناوەندی ڕانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان، پێم خۆشە باسێکی ناوەندی ڕانیەمان بۆ بکەن. کار و چالاکیەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە سنووری دەوڵێ ڕاپەڕین و ڕانیەدا چۆنە؟ سەرەتا بە ناوی خوا خۆشحاڵم کە لە بەرنامەیەکیوە لەگەڵ جەناب دامەدەم کاگرازیان. ئێمە هەم ناوەندی ڕانیە و سەرجەم ناوەندەکانی ترمان پێک دێن لە بەرپرسی ناوەند و ستافێکی کارگێڕی کە لە هەندێک ناوەند 5 کارگێڕمان هەیە، لە هەندێک ناوەندی تر 7مان هەیە. واتە بە گوێرەی قەرەباڵغی و جوگرافیای ناوەندەکە دەگۆڕێ. ئێمە لە ڕانیە بەرپرسی ناوەند و کە منم و لەگەڵ 5 کارگێڕ کە کارەکان ڕایی دەکەین لە ڕانیدا. ئێمە کارەکانمان ئەو زیاتر ئەو کارن کە وابەستنە بە قوتابیان و بە خوێندکاران ساڵانە بۆ نمونە هەر لە گەڵ دەستپێکردنی دەوامەوە دەست بدەکەین بە خزمەتکردنی قوتابیان لە ڕێگەی خولیات و دەورەکردن و هێنانی مامۆستای بواری ڕاهێنەری گەشە پێدانی مرۆیی بۆ ئەوەی لە هەم لایەنی دەرونی قوتابیان و هەم هاوکاریان بین لە دەرسەکاندا و بە تایبەت کە خولێکمان هەیە ساڵانە ئێمە خولی سەرکەوتنی پێدەڵێن کە هاوکار تەواو هاوکاری قوتابیانە لە ڕێگەی کە بە مادەیەکی زۆر کەم مادەکان بۆ قوتابیان دەکاتەوە. کاتە ناوەندی ڕانیەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان یەکێکە لە ناوەندە چالاکەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. توانیتانە وەکوڵێ دانە بڕێن و خزمەتێکی بەرچاوی قوتابیان بکەن؟ ئەلحەمدولیلا نەک بە شاهیدی خۆمان، بە شاهیدی دۆستانماندا، ینی ناوەندی ڕانی و ناوەندەکانی تریش دەتوانن بڵێن یەکە لە ناوەندە چالاکەکان لەبەرەوەی ئەم ناوەندانە بۆیەوە چونکە چینی گەنج و خوێنی گەنجی تایە کە بەردەوام بە شێوازێکی گەرم و گۆڕ کارەکانیان ڕادەپەڕێنن
وە لە ئێستاشدا ئێمە بە خەریکی ئیدارەدانی خولێکینەوەی کە باسم خولی سەرکەوتن کە لەگەڵ پۆلی 12 و پۆلی 3 داینە بەردەوام کەوانە لەلایەن ما ئەو مامۆستایانەی کە دەرەجەیەکن لە سنوورەکەدا لەگەڵ قوتابیەکانیان وە بە بڕەپارەیەکی ڕەمزی کە ئێمە زیاتر ئەوەیە کە ئەو پارەیە خود ئەو شتێکەوە بۆ ئیدارەدانی خولەنەوەک بە پارەیەکی زۆر کە قوتابی فەقیر یاخود تەڵەبەی کە کەم درامەت نەتوانێت بەشداری لە خولەکانی تر بکات بۆ منە خول هەیە کە بۆ یەک مادە لە 175 دەکرێتەوە 150 دەکرێتەوە بەڵام ئێمە ڕێژەیەکی زۆر کەم ڕەنگە لەو قوتابیانە وەرگن بۆی کە بتوانن قوتابیانی کەم درامەت ئیسفادە و سوودی لێ ببینن. مەرجە بەرپرسی ناوەندەکان ئەندامی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بێ ئەمە باسی هەیکەلی ئیداری و بەڕێوەبردننی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە یعنی چۆنی ئێستا جەنابەت بەرپرسی ناوەندی ڕانی ئەندامی سکرتارەتی بەستۆی مەرجە قوتابی بێ نا مەرجە بەرپرسی ناوەندەکان ئەندامی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەڵێ هەموو بەرپرسێکی ناوەند ئەندامی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەیکەلی ئیداری ڕێکخراوی قوتابیانی کوردستان چۆنیە لە چەند ئەندامی سکرتارەت پێگاتەوە بەشەکانی چین هەیکەلیاتی مە سکرتێرمان هەیە سکرتێر ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە کاک دکتۆر بێستونە و لەگەڵ 5 کارگێڕی پێک دێک کە بەشەکانی ڕۆشنبی و ڕاگەاندن خولی سەرکەوتن دەستگایەکمان هەیە بە ناوی دەستگای ڕاژە کە بەرپرسی دەستگای ڕاژەیە خولی بەرپرسی پەروەردە و پێگاندنمان هەیە ئەمە ستافی سکرتاریەتەوە ستافەوە لە 17 ناوەند پێک دێ هەیکەلەوە هەر ناوەندەی وەک باسم کرد بە گوێرەی جوگرافیای ناوەندەکە هەیە 5 کارگێڕی هەیە 7 کارگێڕی هەیە بۆ ئیدارەدان و سنووری جوگرافیای ناوەندەکانیش ئایا چەند لق هەڵدەگرێت بۆ منە سنووری جوگرافیامان هەیە 10 لق هەڵدەگرێت هەمانە 12 لق هەڵدەگرێت هەمانە 6 لق هەڵدەگرێت بە گوێرەی سنووری جوگرافیەکەی ئەو لقانە پێک هەر لقەش پێک دێت لە 5 کارگێڕی لق واتە کە لە خوار ناوەندەوە ئەمانیش بۆ ئیدارەدانی کارەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ناوەندی هەیە ڕێکخراوی قوتابیانی بەڵێ واتە لە هەیکەلی ئیداریدا 17 ئەندامی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستانی بوونی هەیە بەڵێ 17 ئەندامی سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستانمان هەیە لەگەڵ 5 کارگێڕی سکرتاریەت و سکرتێریش لەگەڵ خاتوستارە باسمان لە پرۆژە و کار و چالاکیەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کرد لە ماوەی ڕابردوودا چیان بۆ خوێندکاران و قوتابیان کردووە پرۆژەی داهاتووتان چییە کە ئێستا ئەمڕۆ لە 15مین ساڵیادی دامەزانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانین چی بە قوتابیان هەڵێن یام چه شتێکتان پێ وەکو هەدیە و دیاری دەستان بۆ قوتابیان یەکێک لە ئەکتیڤبوونی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەوەیە بەردەوام لە خۆنوێکردنەوەدا ئێستا ئینشاءڵڵا لەم مانگەدا لە جومعەی داهاتوو پلینۆمێک دەبەستن ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ دووبارە نوێبوونەوە و گەشتدان بە کارەکان ڕێکخراوە لەم هەر ناوەندێکیش بە 10 ئەندام تیایدا بەشدارە بە 10 ئەندامی ناوەندەوە بە بەرپرسی ناوەندەوە بۆ کاراکردنەوە و ئەکتیڤبوونی ڕێکخراوی و دانانی پلانی ساڵانی داهاتوومان ئێمە هەمیشە ساڵانە کە ئێمە دوو مانگ جارێک کۆبوونەوەی سکرتاریەتمان هەیە خۆمان کە کار و بەرنامەدادنین بۆ ئەم دوو مانگە بەڵام لەگەڵ ئەوەشدا ساڵانە 2 ساڵ جارە یاخود کۆنفرانس یاخود پلینیۆم دەبەستین بۆ ئەوەی کە ڕێکخراوی قوتابیان بەردەوام لە گەشەدا بێت و ناوەند لقەکانی نەمرن. زۆر باشە کامانن کێشە و گیر و گرفتەکانی بەردەم پرۆسی خوێندن لە هەرێمی کوردستان کە قوتابی و مامۆستا و پرۆسی پەروەردە و فێرکردن پێوە دەناڵێنەوە تا ئێستا چارەسەری بۆ نەدۆچراوە یەکێک لەو گرفتارانەی ئێمە ساڵانە پێوە دەناڵێنین بەڕاستی مەسئلەی وەرگرتنی قوتابیانە کە دوای خوێندنێکی زۆر دوای خوێندنی 12 ساڵ یعنی بەرهەمەکانیان دیار نییە و تا حکوومەت بە جۆرەکان بەدەمیانەوە نایە بۆ نمونە ئەم ساڵ کە کێشەیەکی زۆری نایەوە ئەمەز گرفتە ماون ساڵنی هەموو ساڵێکە هیچ ساڵێک بە مەزبوطی لەوەتەی زانکۆلاین دەست بەکار بوو و پێش زانکۆلاینش ئەوە نەبوو بە یەک وەجبە خەڵک ناوی بێتەوە و بڵێ الحەمدلله دایک و باوکان بڵێ کوڕەکانمان لە زانکۆ پەیمانگەکان وەرگیرە بەرهەمی خوێندنیان دیارە نەخێر بەداخەوە ئەمە هەموو ساڵێک تووشی قەلەقیەکی زۆر تووشی قوتابیان دەکات بەتایبەت لە ساڵانی ڕابردوو کەنی دەرەجەی شخص بۆ وەرنەگیراوە هەفتا لە پەیمانگا وەرگیرەوە ئەم ساڵ بینیمان 80 هەبوو وەرنەگیرا بوو یاخود لە پەیمانگا وەرگیرا بوو بەڕاستی یەکێک لەو حاڵەتە ناخۆشانەی کە ڕوبەڕووی ڕێکخراوی قوتابیان دەبێتەوە ئەم گرفتێ بەتایبەتی ئەم ساڵ لە سلێمانی قوتابیە کات 80 هەبوو دەوری دووەم یعنی کە دوای سکاڵان نووسین ویستی فۆڕم پڕکاتەوە سیرمان کرد هیچ جێگایەک نادا تەنها یەک بەش دەدا ڕووپێویش لە دوورەوە بە 81 لە کاتێکدا ڕووپێوی 65 وەرگیراوە ئەو تەڵەبەیە دەستی بەگریان کرد بەڕاستی زۆر یعنی حاڵەتێکی ناخۆش بوو هەم بۆ ئێمەش ناخۆشە لەو حاڵەتەدا ئەمە گرفتێکی زۆر گەورەیە بەدەم قوتابیانە دووش مەسئلەی لە خوار لە قۆناغی سەرەتایی و ئامادەی ئەم مەسئلەی بێجێگا و ڕێگایی و ساردی و گەرمی قوتابخانەکانە کە هەمیشە هەیە لەسەر تەختەیەکی ڕەق
حاڵەتی ساردیان لە هاویندا تەواوە نەگەرمیان بۆ زستان دابین کراوە بەڵکو بە شێوەیەکی چۆن دەڵێ بینایەکی کۆن کە هەرماوە بەو شێوازە هەتا دیوارەکانیان ینی کە ئینسان دەڵێ لە زیندان دەچێت بڕاتە بە قوتابخانەی وامان هەیە گەر بچیتە ناو نەک خوێ ینی کەشێک نییە بۆ فێربوون بەڵکو ینی جۆرێکە لە شێوازی زیندانەکان دەچێت کە هەر پێ دەچێت سەردەمی زوو جۆرێک لە جۆرەکانی زیندانی بەعزوو بێ ئەمڕۆ کراوە بە قوتابخانە و دەستی تێدا دەودرێتەوە گرفتمان زۆرەوەت بتای مەسئلەی یەکێکی تر لەو گرفتانە مەسئلەی مامۆستایە بەڕاستی کە ساڵانە وەزارەتی پەروەردە وەک پێویست مامۆستا دابین ناکات یاخود مامۆستای جیاواز بۆ مادەی جیاواز دادنێت کە ئەمەش تەڵەبە زۆر جار دوجار پێوە دەناڵێت و دوجار ناچار دەبێت جارێتتر بچێ مامۆستای تایبەت بگرێ کە ئەمەش بە تەڵەبێ بە هەموو تەڵەبەیەک دەرناچێت. زۆر باشە. بایکۆت چ کێشەیەکە چ کێشەیەکی بۆ بەردەم پرۆسی خوێندن و قوتابیان دروست کردەوە ڕێکخراوی قوتابیانی کوردستان تا چەند توانیوێتی لەگەڵ وەکۆڵی هەوڵدان بۆ دابینکردنی مافە سەرەتایەکانی مامۆستایان هەوڵیش بدا کە هۆڵەکانی خوێندن چۆڵ نەکرێن و قوتابی تێدا نەبێتە وەکۆڵی قوربانی سوتەمەنی نەوتنەوەی وانە. بەڕاستی مەسئلەی بایکۆت ئەمەش گرفتێکی ترە کە لەم ساڵانەی ئاخیردا یەخەیەمێ گرت بەهۆی ئەو قەیرانە دارایی کە بەسەر هەرێمی کوردستانیان داهێنا ئێمە زۆر جار دەخرێت دەکەوینە نێوان دوڕیانێکەوە لە نێوان مامۆستا و لە نێوان قوتابیدا هەم مامۆستا حەقەکەی خۆیەتی کە بودجەکەی بۆ دابین بکرێت و خەیاڵی لای ئەوە نەبێ کە چۆن بتوانێت 2 دینار پەیدا بکە و دەرسەکەی بە قوتابی هەم لەکەون لای قوتابیان شەو کە ئەمانیش مافیان دەفوتەیە بەڵام دوجار ئێمە لەبەر ئەوەی ڕێکخراوێکی قوتابی ڕێکخراوێکی خوێندکارین ناچار ئێمە هەمیشە تەئیدی ئەومان کردووە هەر چۆنێک هەبێ بایکۆتی پرۆسی خوێندن نەکرێت چونکە قوتابیان دوجار زەرمەندی یەکەمن لەم پرۆسانەدا و زۆر جار هەوڵمانداوە لەگەڵ لایەنی پەیوەندیداروە تەماسمان گرتووە کە ینی لانی کەم بتوانین خەمەکانی مامۆستا دابین بکەین و ئەو بڕاموچەیی کە هەیە هی ئەوان لانی کەم بدرێ بۆ ئەوەی قوتابیان زەرمەند نەبن بەڵام ئەم زەرمەندبوونی یعنی دوو جۆرە یعنی زۆر جار مامۆستایانی دەڵێن ئەگەر ئێوە لە خەمی قوتابیاندانە بە قوتابیەکان لەگەڵ ئێمە بێن با بۆی کە خەمەکانیان چارەسەر بکەین بۆ ئێمە زۆر جار لەو حاڵتەدا زۆر جار دەکەوتنیان دوڕیانێکی ناخۆشەوە بۆ ئێمە بەڵام هەمیشە ئێمە دوجار لەو بەرە ماوێنێتەوە کە نابێت پرۆسی خوێندن لە هەرێمی کوردستان بە هیچ بیانویەک بایکۆت بکرێت. زۆر باشە. تا چەند ئێوە کە بە دوواداچوونتان کردووە لایەنە پەیوەندیدارەکان وەزارەت وەزیر بەڕێوەبەری وەکۆڵێ مدی عامەکان تا چەند ویستی چاکسازی و بەدەمەوە هاتنی کێشەوەگیر و گرفتەکانیان هەیە تا چەند بۆونە ئامادەیان هەیە کە ئەو هەموو کێشەگیر و گرفتەی کە دەگوترە 27 ساڵە کەڵەکە بووە و بووەتە لەمپەر و بەربەستێ لە بەردەم پرۆسی پەروەردە و فێرکردندا پەروەردە و فێرکردنی سست کردووە تا چەند ئەوان ویستی چاکسازی و گۆڕانکاریان هەیە. خۆی ئێمە یەکێک لەو کێشانەی ئێمە هەمانە هەر کاتێک دەچی بەدەم گرفتەکانی قوتابیانەوە لایەنی پەیوەندیدار بە قسە بەدەممانەوە دێن بەڵێ بەسەرچاو بۆتان دەکەین حەقی خۆتانە تا ئێستا ئێمە بۆ کێشێکی قوتابیان ڕوومان لە لایەنی پەیوەندیدار نەکردووە کە بڵێ ئێوە لەسەر ناحەقن دەڵێ بەڵێ حەقتانە دەبێت چا بکرێ ئێمەش لەگەڵتانین بەس دوجار کێ چارەسەری دەکا ئەم گرفتە ئیرادەیەکی زۆر بەهێز نییە بەڵام ئەم جاریان نەبێ ئەم جارە لە کاتی ڕاگەاندنی ناوی قوتابیانی پۆلی 12 دەرچوانی پۆلی 12 من لێرەوە دەمێت سوپاس و دەستخۆشین بۆ وەزارەتی خوێندنی باڵا هەیە کە لە کۆتایی کە دوجار دوای هەوڵ و ماندووبوونێکی زۆر وە فشاری قوتابیان زۆر تا کۆتاییەکەی بەدەممانەوە هات ئەگەر نا لە سەرەتاوە جاری یەکەم وعدیان داوتیان چای دەکەین ئەوە بوو دووبارە سکاڵا کرایەوە و کە بینین لە جاران ینی خراپتر بووی باشتر نەبوو بەڵام کۆتا جار کەەوە بوو مامۆستا عەبدولسال لەگەڵ بەڕێز کاقوباد تاڵەبانی قسەی کرد کاقوباد لە ڕێگەی کاقوبادەوە دوجار ئەم گرفتە چارەسەر کرا ئەگەر نا بە ئێمە هەر کاتێک بچین گوێ بۆ داواکانمان دەگرن بەڵام ئایا تا چەندە جێبەجێ دەکەن ئەمە جێگای هەڵوێستە و پرسیار لەسەرکردنە کە دەبینین هیچ لەوە ناگۆڕێ دوای ئێمە ئەم قەیرانانە هەر بەردەوامن ئەمە ساڵانە دووبارە دەبێتەوە بۆ نمونە ئەم ساڵ ئەم سیستەمی زانکۆلایینە ئەو چەندەمی ساڵێت ڕادین ئەم ساڵ یان دەیەمە یان نوێمە ئەگەر هەڵم نەکردبێ یعنی هەموو ساڵێک گرفتی تیاوە هیچ ساڵێک بێ گرفت بەسەر قوتابیاندا تێپ نەپەڕیوە ساڵی ڕابردوو ئەمجا یەکێک لەم گرفتانە هێمانە هەم لە پەروەردە هەم لە خوێندنی باڵا سیستەمێک دێنن بەسەر قوتابیدا تاقی دەکەنەوە کە پێشتر ئەزمونیان لەسەرنی ئەمە هەمیشە زەرەرمی لێداوین بۆ منە سەرەتا هاتن وتیان سیستەمی سویدیان هێناین بۆ قوتابیانمان لە کاتێکدا سیستەمی سویدی پێویستی بە کەشوهەوای سویدیا هێنایان لە کەشوهەوای عراقیدا تطبیقیان کرد لە کەشوهەوای هەرێمی کوردستان دەکەمە دوجار زەربەیەکی زۆر لە تەڵەبەدا من خۆم مامۆستا بوومە هاتووە دەرسێکی بۆ من هێناوە فێربوونی زمانی عەرەبی
يعني لەم کاتەدا تۆ دەڵێ ئەم مادەیە کە تۆ بە شەرحی بکەی پێویستت بە 150 دقە هەیە و هەر پۆلی پێویستە لە 15 کەس تیایدا نەبێت و 5 تەوزیعی بکە ئینجا مادەکە بڵێەوە دێ من بڕوان ناکەم لە هیچ قوتابیەکی لە هیچ قوتابخانەیەکی هەرێمی کوردستاندا هەبێت لە 35 طلبة تا 45 طلبة كم تدايا مقر أهلية كان كواتا أما هم مادة كناقا وهم قوتابيكاش استفادة ناكا أما بو زان مسألة زان كولاين صالانا كسرتا فورمي دزبو 1001 جور لواسطة ولا تسجيل حزبو أمانة تيابو ئێستا هات گوتیان وتیان ئەمە چارەسەری ئەمە دەکات زانکۆلاینیان هێنا کردیان بە بەدیل دوای زانکۆلاین گرفتێکی زۆر دروست بوو ئەوە بوو قوتابی نەیتوانی لە 60 خواردتر ناوی بێتەوە دواتر بوو بە 65 دوای یعنی تاوای لە هات هەفتا ینی هەفتا کە دەرەجەیەکی لەزم نییە بۆ پەیمانگاکان ئەمە پەیمانگا بۆ پەیمانگا نزمەکانیش بوو 2000 ئەمەیان و دوا هاتن وتیان کاکەمە جۆرێترەوە دەکەین هەستان کردیان پاراڵێڵ و کریدیت و ئێواران هەمووی دەکەین بە زانکۆلاین بۆی ئەم گرفتەش چارەسەر کا جارێکی تر لە ڕێگەی زانکۆکانەوە نەبێتەوە تەزکیە نەبێ بەڵام دیسان ئەم گرفتە ڕوبەڕوومامەوە هەستا وای لێ هات ئێستا قوتابیان داوا دەکەن بە پاراڵێر بە پارەی خۆشیان وەرناگیرێن ئەمە 2000 ئێستا وای لێ کرد کە ئەمە 2000 ڕاگەیەندراوە بە حیساب چاکرات تا کۆتاجار ئێستاش ئەم زانکۆکان جارێتر ناچار هاتنەوە فۆرمی دەستوو ئێستا دەتوان لە ڕێگەی زانکۆکانەوە خۆیان فۆرمەکان بەوەکە لەو کێشەی ڕابردوودا کاک عەبدولستار مەجید وەزیری پێشووی کشتوکاڵ کە ئێستا وەکوڵێ نە ئەندا وەکوڵێ بەرپرسیارەتێکی لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەیە نە لە حکوومەتیشتا وەزیرایەتەکەی ماوە بە هەوڵ و ماندووبوونی خۆی توانێتی کێشەکە بگەێنتە قوبات تاڵەبانی ئەمە تا چەند ئێوە ئەم هەوڵ و ماندووبوونە یان بۆچی نەتانتوانیوە کە ئەمە دەنگدانەوەیکی باشی پێ دروستکەن کە یەکێک لە کەسایەتەکانی نێو کۆمەڵی ئیسلامی توانیوێت یەکێک کێشە و گیر و گرفتەکانی قوتابیان بگەێنێتە جێگری سەرۆکی حکومەت بەڕاستی ئەمە نەکەرم ساڵی ڕابردووش ئەو کاتەی لە هەولێر بەرپرسی ناوەندی زانکۆ پەیمانگاکان بۆ من لەوێ لەگەڵ بەڕێز مامۆستا عەبدولستار و هەم شوکریە شێخانی هەوڵێکمان زۆردا ئەو کاتێک کەس ئەوەی زانکۆلاین تەواو بۆی کە درێژ بکرێتەوە بەڕاستی مامۆستا عەبدولستار ئەمە جاری یەکەمی نییە هەم کاتی کە لە وەزارەتی کشتوکاڵیش بوو زۆر بەدەم کێشەی قوتابیانەوە دەهاتوە زۆر گوێی لێ دەگرتن و کاتێک ئێمە سکاڵامان دەبرد ینی بۆ ئەوە یەکمان لێ دەکرد تەکلیفێک دەیگەیان بە جێگای خۆی ئەم ساڵیش بە هەمان شێوە الحەمدولillah لە خەمخۆری خۆی ڕاستە هیچ پلەیەکی نەماوە بەڵام هەم علاقەیەکی کە پێشتر وەزیر بووە لەگەڵ ئەمانی ماوە تەکلیفێکی لە کاقوبات تاڵەبانی کرد بە خۆشحاڵی و کاقوبات بەڕێز کاقوبات تاڵەبانی بەدەمیەوە هات بەڕاستی ئێمە زۆر پێویستمان بەو جۆرە وەزیر و بەم جۆرە کەسایەتیانە هەیە کە هەمیشە ئێمە 2000 لە ڕێگەی خۆمانەوە لە ڕێگەی قوتابیانەوە بەڕاستی زۆر جاریانی کەمتر زۆر جار ناگەین بە وەزیرەکانیش نامانەوەی بیشارینەوە ئێمە زۆر جار ئەوەی کە قسەمان کردو دەمانەوێت بچین بەدەم گرفتەکانەوە تاوەکو مدیر عامێک بەدەممانەوە دێ ینی زۆر جار بیستمان هەیە وەزیرێک بینی ڕەنگە بە ئاسانی یاخود ناتوانانی ناخود بەدەممانەوە نایە وەک پێویست بەڵام الحەمدولillah لەم جاردا و ئێمە زۆر جارێتریش هەوڵمان داوە ینی ئەم ڕۆڵی مامۆستا عەبدولستار یاخود هەر کەسێکی تر کە بەدەممانەوە هاتووە بەرز بنرخێن و سوپاسمان کردووە لە نزیکەوە جێگای دەستخۆشیەوە ئێمە ینی تەمەنا دەکەین نەک هەر بەڕێز مامۆستا عەبدولستار هەر کەسێکی تر لە هەر لایەنێکی تر لە هەر جهەتێکی تر ئەولەویاتی ئێمە خزمەتکردنە بە قوتابی بەبێ ئایدۆلۆژیا بەبێ ئەوەی جۆری کە بەبێ ڕەگەز بەبێ ئەوەی بزانین ئێمە ئەو قوتابێکی الحەمدولillah ڕابردووش ئەومان سەلماندووە و ئینشەڵڵا درێژە پێدەری ئەوەش دەین و تەمەنا دەکەین هەر کەسێک بێ کە بتوانێت خزمەتێکی قوتابی پێ بکرێ یا ئێمە وەسیلە بین یاخود خۆشی گەر بتوانێت ئێمە هاوکاری بین سوپاسی دەکەین زۆر باشە کاک بیلال ئەو قوتابیە بەهرەدارانی کە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستانە خۆیان دەبینەوە ڕێکخراوی قوتابیانی کوردستان تا چەند توانێتی قوتابیەکمانەیە لە بواری شعرنووسینایی وامانێ لە بواری هونەرا هیوا هەیە لە بواری وەرزشە هیوا هەیە لە هەر بوارێکی ترا داهێنانێکی کردووە تا چەند ڕێکخراوی قوتابیانی کوردستان توانیوێتی هاندەری زیاتر بێ و توانی بێتی خزمەتێکی وای بک بوون ئایا بە چاپکردنی کتێبێکی بێ بۆونە بەکردنەوەی خولێک بێ هەر بۆ جۆرێک بێت چۆن توانیوێتی ئەم توانا و بەهرە و هونەرەی کە لەم قوتابیەدا هەیە زیاتری بکە و وەکوڵێ نەبێتەوە کاری ئەوەی کە ئەویش تایە بمرێ بەڵێ ڕێکخراوی قوتابیانی کوردستانێکی لەو شانازەی پێوێ دەکا ئەوەی هەمیشە هاوکاری تەڵەبە لێهاتووەکان بووە هەمیشە هاوکاری تەڵەبەیەک بووە کە پێی بگێن و ببێت بە لێهاتوو هەمیشە هاوکاری تەڵەبەیەک بووە کە خۆی بەهرەیەکی تێدا بووە ئێستا بۆ نمونە ئێمە ڕاستە وەک لە ڕێکخراوی قوتابیان بێ جیاوازی خزمەتمان کردووە بە قوتابیان بەڵام سەر بەلایەنێکی دیاریکراوین ئێستا ئەوانەی بەشێک کە لە پۆستە پلە باڵاکاندانا بە ڕێکخراوی قوتابیان و بە پەروەردەی قوتابیان و فلتەری قوتابیانی ڕێکخراوی قوتابیانی کوردستاندا تێپەڕیون لە نمونەش ئێمە بۆ خەڵکی عام هەمان بووە بۆ نەخولی سەرکەوتومان هەوە ساڵان لە دەیەکەمەکانی هەرێمی کوردستان بوون الحەمدولillah بە خۆشحاڵیەوە بەڵام ئێمە یەک گرفتمان هەیە ئەویش ئەوەیە لە بەردەستانەبوونی مادە بۆ بڕا مادیەکەمەی کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە بەردەستی دایە نەک ناوەندەکانی یعنی ئەگەر
باسی بکەم ڕەنگە بڵێن مجاملە و مبالغە بکالەوەدا یعنی هەتا ئێستاش لەم 4 ساڵی قەیرانەکەدا من دەتوانم بڵێم هیچ ناوەندێک نە لایەن خودی سکرتارێتەوە کە سکرتارێتیش خۆی نە لە حیزبەوە دینارێکی پێ نەدراوە خۆی لەسەر شانی خۆی لەگەڵ ستافەکەی هەوڵیان داوە شتێک لەم لاولا لە ڕێی خوێرخواز بێ لە ڕێگای کەسێک بێت لە ڕێگای بەرپرسێک بێ وەزیرێک بێت تەکلیفیان کردو کارەکانی پێڕای کردووە ئەگەر من ئێستا پێت بڵێم داهاتی مانگانەی سکرتاریەت ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە 17 ناوەندەوە چەندە ڕەنگە تەوەقوع نەکەی ینی بڕێکی زۆر کەمە ینی هی ئەوە نیە بێنمە ناو مەجلیسیشەوە بۆیە ئێمە هەمیشە گرفتمان هەبووە ئەگەر ڕێکخراوی قوتابین بەڵام لەگەڵ ئەوەشدا الحەمدوللا لەبەر ئەوەی زۆر هاوکاری قوتابین بە تایبەتی لە ئەوەی کە قۆناغەکانی خوێندن تێبڕێن لە ڕێگای دەستگای ڕاژەوە کە دەستگایەکی خێرخوازیە مامۆستا سروە سەرپەرشتی دەکا هەمیشە لە ڕێگای ئەم دەستگا لە ڕێی خۆرخوازەوە هاوکاریمان کردووە ئێمە هەرگیز درێغیمان نەکردو هەر قوتابیە کاتبێت وتبێتی من ئەو توانایام هەیە یاخود هاوکارم بن بۆ ئەوەی لە داهاتوو بۆ بگەم بێگومان ئێمە ئەوەی کە لە دەستمان هاتبێ کردومانەوە ئەگەر پێشمان نەکرابێ خۆمان هەوڵمانداوە لەم لاو لە تەرتیبی بکەین بەڵام وەک خۆمان وەگوتم بە تایبەتی لەم 4 ساڵەی ڕابردوو لەم قەیرانانی کە لە هەرێمی کوردستان داهاتووە ئێمە هیچ بڕەبوجەیەکمان نەبووە بەڵام الحەمدوللا جێپەنجەمان دیارە جێدەستمان دیارە ئەمە بەش بڕۆنە ناو خەڵک پرسیار بکەن کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان یەکێک لەو هاوکارە گەورانەی پێشکەشی قوتابیانی کردو مەسئلەی فۆرمی زانکۆلایین پڕکردنەوە لە کاتێکدا لە ڕێکخراو و لە دەستگای تردا هەبووە بڕەپارەیەکی زۆر 25,000 75,000 یان 15,000 وەرگیرەوە لە کاتێکدا ئێمە هیچ بڕەمادەیەکمان وەرنەگرتووە ئەوەی کە توانای معنەوی و قودڕەی معنەوی بێ ئێمە بە قوتابیان کردومانە لە ڕووی مادیشەوە ئەوەی کە پێمان کرابێت لە ڕێگەی خێرخوازان و دەستگای ڕاژەوە کردومانە وەخت تەڵەبەیەک بەهرەیەکی هەوو بێ ئێمە هاوکاری بووینە بەڵام وەک ئاماژەم پێدا خۆمان لە ڕووی مادیەوە ڕێکخراوی قوتابیانی کوردستان یەکێکەوە گرفتیشە بە هەڵبەت کە ئێمە باسی دەکەین ئەوەیە کە لایەنی مادی ڕێکخراوی قوتابیانی کوردستان باش نییە. کاک بیلال پێم خۆشە کۆتا قسە و سەرنجی جەنابتم گەلێ بێ. من کۆتا قسەم دەکەمە لایەنی پەیوەندیدار و لایەنە هەم وەزارەتی پەرۆ هەم وەزارەتی خوێندنی باڵا کە بەڕاستی ساڵانە قوتابیەکی زۆر گرفتی توش دێت بەدەمیوانەوە بێن یعنی ئەم جۆرێک لەم بێئومێدکردنی قوتابی لە خوێندن ینی واز لێبێنن بەڕاستی ینی جۆرێکە لە بێئومێدکردنی خوێندن هاوکار و دەستبارگری ئەوە بن هاندەری خوێندن بن چونکە 2000 پێشکەوتنی کوردستان و داهاتووی هەرێمی کوردستان بەدەست ئەم قوتابیەوە بەدەو ئەم جیلەوە دەبێت بۆیە تەمەنا دەکەم ئەمان زیاتر بەدەم قوتابیانەوە بێن و ئێمەش بتوانین زیاتر خزمەتیان بکەین دووبارە پیرۆزبایی لە خۆم و لە تەواوی قوتابیان و ڕێکخراوەکانی خوێندکاریەکان زۆر سپاس بە بەڕێز بیلال زەنگەڵ بەرپرسی ناوەندی ڕانیەوە ئەندامی سکرتایەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە میوانی بەشی دومی بەرنامەی باسوخواز بێت. زۆر سپاس خۆش بێ. بینەرانی بەڕێز خۆشەویست لێرەشدا هاتمە کۆتایی ئەڵقەیەم ڕۆمان تا بە یەکگەشتنەوەی تر بەخوای گەورە مێهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ هەر شاد و سەرکەوتوو بن.